بین لەوە ئەکەیتەوە کە مناڵەکەت لە باخچەیەک تۆمار بکەیت کە سۆز و خۆشەویستی دایکانی پێ بدرێت دەگمەنە بەڵام هەیە. لێرە لە باخچەکانی یونایتد ساینس ئێمە تەنها پیت و ژمارە فێری مناڵەکان ناکەین، بەڵکو بە سۆز و خۆشەویستیەوە ئامادەیان ئەکەین بۆ ژیان. ئەمەش لە ڕێگەی مامۆستای پەروەردەکراوی بە ئەزمون و پرۆگرامی ئامادەکاری ژیانەوە. ئێمە پەیڕەوی کامبریجی بەریتانی بەکاردێنین. هەر مامۆستایەک یاریدەدەرێکی هەیە تا دڵنیا بین لەوەی هەر منداڵێک ئەو سەرنج و گرنگی پێدانە وەردەگرێت کە شایستەیەتی. بەکارهێنانی تەختەی زیرەک و پرۆگرامی دیجیتاڵی و ژووری چیرۆکخەنەوە و ژووری ئامادەکارەکانی ژیان و ژووری سینەما فێربوونی بۆ منداڵان کردووە بە پرۆسەیەکی چەشبەخش. منداڵی پرجوڵا منداڵی دڵخۆشی تەندروستە. لەناو پۆل یاخود باخچەی دەرەوە ڕێگە دەدەین کە منداڵەکان جوڵەی سروشتی خۆیان بکەن و بە خاکەوە ببەسترێنەوە. لە پۆلی یاریەژیریەکان کار لەسەر بیرکردنەوەی ڕخنەی و داهێنان دەکەین. هەروە ئامانجی ئێمە پێگەیاندنی تاکێکی کارامەیە کە بە متمانەوە هەنگە و بەرەو قۆناغی سەرەتایی بنێت. لەبەرەوە ئێمە لێرە تەنها زانیاری نادەین، بەڵکو کەسایەتی و بەهامرۆیەکانیش بنیادەنین. داهاتووی منداڵەکەت لە ئەمڕۆوە دەست پێ دەکات. ئێستا ناوتۆمارکردن کراوەیە. دەتوانن منداڵانی 4 ساڵ و 5 ساڵ لە باخچەکانی یونایتد ساینس ناوتۆمار بکەن.